دەورەیەکمان کردەوە بۆ مەدینەی سەدر اعترافەکەم کە فەشە لەمێنە کێمان داوەت کردبوو مدیری سانەویەکان لەگەڵ مامۆستای بایۆلۆجی ژن و پیا ئەو پەیامەم تحقیق نەبوو وتم کامی باشترە تۆ دوو مناڵەت هەبێ ئیدارەی پاک و تەمیزی و پەروەردە و ئاگار لێیان بێ و تا کولیە تەواوەکە یان 15 مناڵە هەبێ بەرەڵای کۆڵانیانەکەیت و گوڵە بە ڕۆژە ئەفرۆشتنەوەمانە کامی باشترە هەر هەموویان یان و 15 یەکێک نەبوو تەییدم کات تەسەووڕ کە جا پێم وتم لەگەڵ ڕێزمە منیش وەکو ئێوە دینم هەیە کە پیامبەر صلی الله علیه و سلم فەرمێ تەکاثەروا فإنی مفاخر بکم الأمم زۆر بن بۆیە فەخرتان پێوە بکەم لەناو ئومەتەکانە بەڵام ئایا مەبەستی ژمارەیە مەبەستی نەوعیەتە تر نمونەی هۆڵەندان بۆ هێناونەوە هۆڵەندا ڕۆژان 5 ملیۆن کەس بووە توانیوێتی بڕوە بەشێ لە هەندستان داگیر کا و ئەو خەڵکە بکا بە سەرباز و بەکاریان دێنێ بۆ گرتنی و داگیرکردنی ئیندونیسیا ڕاستە ئێستا 200 ملیۆنە ئەو وەختە 100 ملیۆن بووە ئایا بە عەدەد گرتی یا بە عەقڵ ئیتر نمونەم بۆ هێنانە فایدەی نەبوو وتم باشە من یەک جار هاتووم بۆ شارۆچکەکەتان یەک جار خانۆکانتان 80 مەتریە ئەگەر سیارەکە تۆزێک گەورە بێ بە کۆڵانەکانە ناڕوە چونکە ئەم لا موبەڕیدەی داناوە ئەم لا موبەڕیدەی داناوە بەریەکەوێت معدەلی خێزانەکان 13 نەفەرن لەو 80 مەترە یەک توالێتی تایە ئەگەر بەم عەقڵە بڕۆن ماوەیەکی ترە بنە 26 نەفەر لەو خانوانە هەر بیرکەرەوە لە شوێنەکەی ئێوە بۆ وەزارەت کە هاتوون بە سەیارە ئەگەر دنیا چۆڵ بێ هەر 15 دەقە زیاتر نییە کامتان سەعات کەمتری پێچووە کەس نەبوو بینی سەعات و نیم و 2 سەعات ئەنجا گەیشتووە بەهۆی قەرەباڵغێەوە بەم عەقڵە وای لێت تمساڵێکی تر دوانی تر بە 2 سەعات ناگەیتە ئێرە کە ئێمە زۆر نزیکی یەکی ئێگە بچی بۆ بەیاع و بچی بۆ دەرەوەی بەغار بچەنە پێچێت والحاصل ئەو نەوع عەقڵیەتە کە بڵێن مەزدەرێکی دینی هەیە ئەوێ زۆر ئیشی لەسەر بکرێ بە ڕێزە چونکە نەوعیەتەکە گیان ناکاتەوە لەگەڵ عەدەدە ئەمانەی کە لەدایکە بن مافیان هەیە حسەی کارەبای ئەبێ بۆ دابنەی حسەی کورسێکی بۆ دابنەی لە قوتابخانەکانە